ڕۆژانە پەخشەکەمان لەسەر شەپۆلینەوە 4.9 پەخشەکە گۆرانی میلی و فۆلکلۆر ڕۆستەم پێشکەشەوەی خۆشەویستەکەی. پەخشەکەمان لەناو شارە باشە، بەڵام بەداخەوە بۆنەی نەبوونی فلتەر لە هەندێک لە کەناڵەکان کە فلتەر دانانەی پەخشەکان جارێت تێکەڵ یەکتریە بنەوە سلێمانی چەندین کەناڵی ڕادیۆی FM ئەوە شۆکارێکە، بەڵام بەومێ دەمەوێت بتوانین ئێمە لەناو ئەو جەنجاڵیشە جێگەی بە خۆمان بکەینەوە وەکو کەناڵی گەڕیان ڕادیۆی میلی گەڕیان. جربي نميني هريجي كردار كان خواشك